هاوڕێن و کاتان باش چۆنن ساعتان بە هیوان باش بن ئەوەمان کردەوە جەماعەتی پێدەچی بابان شەدەڵا بابان ئەگەرە توو بین دەیانمە لە فتلەکردمە شکایەتی لێکردیمە هاوڕێیان شکایەتم لێکرایە کە گوایە شتێکی ئامۆزایەکەیم بڵاو کردەوە کاک بابان شەدەڵە من تو دوو قسەمان دەبی باش ئەگە پارەت دابی سکاڵا لەسەر ئێمە تۆمار کرابی لە فەیسبووک لەبەرەوەی هیچ تاوانێکی نییە ڕێز و خۆشەویستی هاوڕێیان بە هیوام باش بن ئێستا دەست بە هەندێک قسە و باز دەکەین خێر بێن هاوڕێیان وەرن هەندە زانیاری گرنگ هاوکات هەندە سەرنجی خۆشمان لەسەر هەڵبژاردن دەدەین لەسەر ئەو ڕۆژە بە هیوام دەنگ باش بی هاوڕێیان بەخێر بێن زۆر باشە زۆر باشە هاوڕێن بە هیوانی دەنگمان هەروە دلێر بیت هەردووا دلێر بیت هاوڕێن ئێستا دەست پێ دەگەین سەرچاوی ئێمە کارتی دەنگدان کورە برا ڕۆ ئەو پارتیوەچێتیە چەند بێ ڕەوشتن ئێستا ئەوەیە کاتی دەرێ بە پێشمەرگەیان گۆتیە دەبی هەریەکە بیسی کەسکەش بین جگە لە خۆیان کورە بابەوەی ئەنی چ هەڵبژارد نەکات و بە زەبری هێز بتوێ خەڵک کۆکەیەوە ئیجباری خەڵک بکەی کە دەنجی یانە تو ئەو پارتیوەچێتیانە لە ئەوشتانە زۆر زۆر بێڕەوشتن خەڵک کو دەکرێ بە زۆرم لێ بە جددی ینی پێڵی دەبی لە دەنگ بداتەمە ئێستا هاوڕێیان خێربێن سەرچاوی ئەمە ببورن هاوڕێیان دۆستێکی زۆر لەسەر من خڕبیتۆتم بە یەک جاری هەردەیکەمە پۆست ببورم لایڤ هەرچەندە لایڤ ماوەیەکی کەمە و خلاص دەبی دانشت هاوڕێیان نوکتەکتان لە بژەم نوکتە ئەتا ئەوە دەبی ئەوە کوڕەکەیە ناوی یاخی ئیسلامیە ئەوە وەختی خۆی یەکێتی تەشخەڵەی پێکرد دانی هەر هات و بابوو برایەکیان بان کرد بابوو برایەکیان بان کرد بوو تەحقیقیان لەگە کردووی ترەوەش دۆستەکەمان گەورە کرد و یانی بە کۆمەڵێک شێوە هەم دیدار لەگەر بەرپرسە چێشێتی و لە میدیای خۆمان دیدارمان لەگەر ئەو کوڕێ کرد یاخیە ئیسلامیە سوپاسنامەچی لە بۆ من نات زۆر سوپاسی قادر نادر دەکەم وەلەو ئەو دژە خوددایە ملحیدە کورە هەموو جوونیان پێدا بکوم بابە چاوەکەم ئەمە لۆ دژە خوددامە یعنی ئەو سوپاس نامەچە سوپاس کردی هەزار قسەم پێ بگۆترێ دەڕێوەڵە براکەم یانی هەندە شت هەیە دەستە خانی وایە سوپاسی کردیمە کەچی خوارەوەی هەمووی قسە بوو پێیان دەگوتم شتە چکەشم بە بیراتەوە هاوڕێیان فرسەتە ئێستا بڵێم کورە هاوڕێیان زۆر عیبە بە جددی زۆر زۆر ناشیرنە ئینسان دەنجی پریڤات ئەمن لەگەیەکێک دەنجی پریڤاتم هەیە چاتم هەیە ئەم لەگەردە بەرپرسی شتم بە بڕواکە پێم عیبە بڵاوکەمەوە ینی ئەخلاقیەن فەزاعەتیان لەبەردەستمدا هەیە بەس کو دەکری ئەمە شتێک پریڤات بوو بڵاوکەمەوە وەڵاگە بگاتە ئێرە مەگەنا قەت بڵاو ناکەمەوە یان چاتی دەنگ یان تورە گروپەش چاتت کردیە پێکەوە خەبات کردی هەموو جۆرە قسە وگاڵ هەڕەشەی کرد گوتی وەڵا بڵاو دەکەمەوە هەندە شت دەستە خانەی بێڕەوشتی من دەنگم لە بۆ خەڵک نادە ئەو چۆ دایتە چێ کەیفی بە من نایە چوی دایتەوی ئەویش قوتی کرد بوو بڵاوی کردەوە ینی عیبە هەندێک شت پۆبلیک کە لۆ بڵاوکردنەوە دەبی دەنێوان دوو کەسە عیبە بە ئینسان پەنای لۆ با بچی بڵاو کاتەوە یعنی ئەو یاخیە وەی کرد دەنگێک لەگە کوێکە چیان بوو ئەوە چاتم کۆختێک دەبینم بڵاویان کردەوە چەند دیار دەچی ناشرنیان کە ئەمە لێوای چێچێتی هەروە قسەی لەگە من دەکرد
بەبێ پێم برەوە لە ڕیکۆرد وەڵاختێک دەبینم بڵاوی کردەوە شتەشی نۆرماڵ بوو. هاوڕێیان بێنەوە سەربەستە کچی حەسەن ڕەحمان حەسەن سەربەرزم دیت تەوان دەمەوێت بەس بە بیریان بینمەوە گوتاری دەدا ئەوە ئێستا یەکێتی شپیانە هینایتە سەخت وەختی خۆی کە دۆستەکەی گەرم بوو ئەمن یەک لەوانە بووم پێداگر بووم ئەو دۆستیا یەکێتی پارتی گەمەتان پێدەگەن بکوژەکەتان ناگری بکوژی باوکتان بکوژی شەید حەسەنی کوڕی بوویان برای بوو هات قسەی بە من گوت ئەوە یەکێتی پێی سارکردنەوە ئەو تووڕێی خەڵکی باڵەکە هاتی یەکێتی سارکردەوە ئێستا لە بۆ من ئیشی پێ گەرمی دەکاتەوە وەخت خۆشی زەدی ئێمانە ئەنی قەزەکەی کپ کردەوە یەکێتی دەوری زۆر خراپ بوو بۆیە لە باڵەکەیەتی وەزعی زۆر خراپە کورە قوڵبات چوو بۆ باڵەکەیەتی لەو ماوانە نەیتانی بەقەت پشتیوان سادقی کۆیە خەڵک خڕکاتەوە باڵەکەیەتی سەرچاوەی شۆڕش و خەبات و تێکۆشانی بە تایبەتی یەکێتی بوو بڕۆ بزانە چەند پەراوێزە و چ وەزعی خراپە نەیانتوانی تەجەموعەک دروست بکەن جەماوەری یەکێتی لەو مەنتیقەی زۆر یعنی گەورەترین قوربانی دەری زەماوەر یەکێتی ئەو مەنتیقە بوو هەر لە 76ەوە برم قادر خەباتوان هەر تەسلیم نەبووەوە ئەوجە بڕۆ ئێستاکە بزانە وەزعی چۆنە بڕۆ لە باڵەکەتی بزانە بەدەر لەوەی کە دوو کەسی لێ لەوەی خەڵکی ئەو مەنتیقەی شەهید کرد بۆیە بەو بنەماڵە شەیدانە دەڵێن کاکە خوێنی باوک کوبراکانتان قەت تەسلیم بە پارتی یەکێتی مەگەن بازرگانیان پێ دەکەن بڕوا بکە یەکێک لەو بنەماڵەیە قسەی بە من گۆ لەسەر ئەوەی ئەمە ئیتیمامان بەو کەیسە دەدا بەڵام بە هەموو حاڵەتێک حەسەن سەربەز شەید حەسەن سەربەز شەیدی هەمومانە شەیدی قوربانیە و ئەو جەلادەی شەیدی کردیە یعنی زوو درەنگ ئەوانە دەبی بدرێنە دادگەیان یان لە کێکی ڕەشە بەنیچەوانی بۆ ئەبەد بۆ خۆی نەوەکانی داهات وەک تیرۆریستەک ئەوە دەناسرێ بەس پارتی یەکێتی ئاوانە لە گەرمەی ئەوەی سارتان دەکەنەوە دوای ئەوە هیچ ناکەن ما ئەو کاتیش ڕامانگەیان هاوڕێیان دوو سێ شتی سەریعیت کاتان دە برادەریش دێن یەک زۆر کۆمیدیە لە سۆران ژنێک شەید دەکرێت دەکوژێتن وەکو هەموو ئەوکان کە لەسە مەسەلەی ناموس دوای ئەوەی دەیکوژن پۆلیس دەچی بیانگری بنەماڵەکەی بگری ئیتر هەڕەشیان لێ دەکەن دەڵێن بێن وەچی خورشی تەرچی دەکەین بەس نەگوچی خورشی تەرچی ئەو حالە ببنە کۆی لە دوایە دێمدەگەی شەڕ دەکەین لە خانەوادەی ماڵی بارزانانی ترە من نازەمان دەگە دەڵێن سودادە گوتیتیان دەک دەرێن بابۆیان دەک دەرێن نووسنگەی مەسرورە بەرحاڵ گوتیان وازیان لێبی ئێستا بکوژ دەسوڕێتەوە بەخۆشیان راپۆرتیان پڕ کردەوە لە تۆبعەدلیکەوە بەخۆی خۆی کوشتووە دەچێ بۆ شتیوالە ینی دەوڵەت نابی قسە پێگەی هەبی ئەنی ئەو حاڵەتەی سۆران نقطەکە ئەمە حەقمان لەسەر خێزانەکەنی هیچ شەشمان نییە بەڵام کاکەندە چێ بووە و ئینسانێک بکوژێ کەس نەوێری بچی بە دوات چونکە چێ هێزیان هەیە یعنی ئەو حاڵەتی پارتی وێچێتی دروستیان کردیە هێزت هەبوو حیساب لۆ دەکرێت هێزت نەبوو دەبی بڕۆی ژۆری قەشمەری خانەکە ئینسانە کوژایە تاقیق بکرێت کو دەکرێت بۆ کوژبەکەی خۆی بە ئازادانە بسوورێتەوە حکوومەت چاپۆشیە بکە برە قەیدی ناکە شت هەیە لەنا حکوومەت بڵێ قەیدی ناکە خۆگە خەڵکەچ ئەوەش حەسەن سەربەرزیان شەهید کرد سەربەرزیان شەهید کرد یعنی خەڵکێکی فەقیراوە دەرەقەتی دێن بەس ئەگە پێگەت بیاوە لێت دەترسێن ئەو کەلتورە زۆر خراپە هاوڕێیان دوو ئاوڕێیان من هەواڵەکیان پێدام هاوڵاتێکی هەولێریە بزانم نازانم دەقیق نیم بڕوا بکە ناوی لوقمان محەممەد یان مەحموودە لە دەواازەی هەولێر خانووی ڕقم 294 لە خانوەکەیان لێ ئەدز کرد یەکرێتیشە قەی ناکە خانوو ئەدزکرا ئەمە نازانم چی کردیە چی نەکردیە بە جددیمە ینی هەر شتێکی کردبی نووسینگەی ئەنجومەنی وەزیران ئەدسی کردیە دەرێ کەس نابی بچتە وێندەر کلیلیان لێوە گرتینە کەس نابی شمەکانی ماڵێش دەربینی کو دەبیشتیوا لە چێ بوو ئەو بەس لە قانونی عەشائیرەیە حاکم هەیە ئەگەر خانووەکە ئەدزە دەبی حاکم بە بڕیارێک ئەدزی بکە نەک نووسینگەی ئەنجومەنی وەزیران ئەو شتێکی زۆر ئەوەیە کرێتیشە یعنی ئەمە ئەڕۆ لە بۆ زۆر شت ئەوە خەبەرە کات بەرپرسی حیمایە شاسواری
پارەی خەڵکی بردیەوە بۆ پارتی کە ئەو ژن و مێردایەتێ نییە لەو شودانی سیاسیە ئەوەندە بێزەلەتە ئەوەندە بێزە کورە دیاردەیەکی زۆر قێزەوەنە وەڵڵا شەرمە نازەمە ئەو ئینسانانەکو شەرم لەخوان لەسەر تەلەڤیزیۆنی سەنگەرمان گواستەوە نارێ خۆمان فرۆشت نارێ خیانەتمان کرد نارێ لە بۆ پارە و پۆست کەتینە سەر ئەوەی شەرمەزاریشی زۆر گەورەیە یعنی بەجددی ئینسان چۆن شەرم لە خۆی ناکە هەتا دوێنێ 1000 تەقەی بە پارتیوە نایان یەکێتیوە ناڕۆدێ بوومە پارتی بوومە یەکێتی لۆ چش لۆ پارە و پۆست بە خۆ بە مەبدەعت نەگۆڕای یعنی برەوەکە لەو انتخاباتانە زۆر پارتی وچێتی ئیجتیماعی پێدەن دیاردەیەکی قێزەوەن یعنی ئینسان وەڵڵاهی من هێڵنجم بەو ئینسانان دێ لەش فرۆشێک لام زۆر شەریفترە لەوانەیە ئەو کاکە دانیشە تەواو یعنی لەو حزبەی تووڕە بووی دانیشە ئێڵە دەبی لەو حزب لەو حزب لەو حزب لەو حزب هاوڕێیان بەهەرحاڵ بێمە سەر پەیجە سێبەرەکانی ماڵی بارزانی هاوڕێیان وەختی خۆی چنار سعد عەبدوڵڵا راپۆرتێکیدا بۆ مەسعودی گوتبی ببینە شاسوار هیچ پەیجی بارەگای نییە کە چدەنگەکی زۆری هینە بەس بە پەیچەی بوو مەسعود بارزانی تەرکیزی زۆر لەسەر ئەو شتە کرد بڕوا بکەن ئەوە ئیتر ستافی دانا بۆیە ئێستا کە سەدان پەیجیان دانایە بەس هەندێک پەیچێ خودی مەسعود بارزانیە بارەگای بارزانیە من قسەم لێرە لەبەر ئەوەی زۆر سوکاتیان بە شەهید کاوێسی برام کردیە دێم باسەکەم هەندە شتەیە تا ئەنا من ئەگە خێزانەکەم ڕێم بدا بڕواو کە دەست لە بۆ زۆر دۆستێ دەبم کاتێک ئەوان دێن لە قوچێت دەدەن دەبێت تۆ لە قوچێتیان بدەیەوە تێناگە نا یعنی ئەوە تێدەگا دەسەڵاتی هەیە دەتوانی بە کەیف خۆی بێ سوکاتی پێ بکات چیرۆکی دروستکراون لە بۆ دروستکات برات شەهیدە بەدەستی جاش شەهید بووە کە هەموو خەڵکی هەولێر و ئەوە خۆمە خەڵکی ئەفریقانین براکەم خەڵکی هەولێرین خەڵکی جیبەگەی هەموو خەڵک دەزانی چیرۆکی ئێمە چۆن بۆ لە 1970 شەهید بووە ئێستاش ساقیی سقوتە دێ قسە سوکاتی بە ئێمە دەڵێ گەورەترین کەمپینیان لەسەر من کردە مانجی 7 بە جۆرەها شێوەیەک لەوانە برای من شەهیدە شەهید فەصلی مەعەت سەحەیە مەحەت سەعی مووسڵە نەسوەجێ شەعبی بنەماڵەی ئێمە ئەوەندە کورتپەر سێ برام لە ساڵی 1970 هەر سێکیان فیرار و ئەو بوون برایشم کۆم پێشمەرگە بوو کەچی ئێمان کردە خائین خۆفرۆش لە کاتێکدا بابە مەسعود بارزانی تو سێ برات بەدەست هەراتە ناو بەعس لە ترسی بابت پیاوی ئەمن بوو پیاوی بەعس بوون یعنی من کە دەڵێم یعنی کە وەختێک ئەوانە دەست لە بۆ قوچێتن ئیشی من ئەوەیە ئیشی مە ئەوەیە بە هەمان زمان لەگەڵ یان مامەڵە بکەیت چکو یعنی ئەزمونمان هەیە ئەکە دەڵێم نەکەر ئەمن نەو شیروان جارە گوتیان قسەی بە مامجەلال گوتمان شیروان هەرچی سەرسەریەکێتی هەبوو گوتی بڕۆ قسە بە مەلا مستەفای برێن بڕۆ قسە بە مەلا مستەفای برێن ئیتر پارتی ڕاوەستا کە ئەمر قەبزیشیان لۆ دەرکرد بیرتانە چ حەشیری بە پارتی کرد پارتی ڕاوەستا یعنی پارتی کە دەست لە بۆ هەندێک وەسیلە دەبا هەموو کەس دەتوانێت دەست بباتن ئەمە وەکو فەرد دەست نابێن بەس پارتی مەسعود بارزانی بە شەخصی خۆی دەست لە بۆ ئەو وەسیلە قێزەوەنانە دەباتن کە دیاردەیەکی زۆر قێزەوەنە لە کاتێکدا لەو لایەوەکو مەلایکەت خۆی پیشان دەدا هاوڕێیان من دەربرسم لەوانە بەشی زۆری ئەو پەیزە قێزەوەنانەی کە سوکاتی بە خەڵک دەکات مەسەن برای من شەهیدە دەیکەتە خائین ژنێک فلیمی لۆ دروست دەکا یەکێک تۆمەتی لۆ دروست دەکا خودی مەسعود بارزانی سەرپەرشتی ئەو شتانە دەکا ئەمە ناڵێ مەسعود دەرێ بڕۆ ئەو چیرۆکە دەرێ بڕۆ لە قادر نادری بدەن سوکاتی پێ بکەن سڵی لێ مەکەنەوە چێ سەرپەرشتی دەکا زکری موسا من ئەو ڕەنامەشم لۆ دەمەوێت قسە لەگە بکەم و تێکدری بگەین نەیوێرا وی تو جوابی داوت پێ گوت چی گوتم چی شتێ وتم دەست دەمەوێت قسە لەگە بکەم کاک زکری کە قسەی لەگە دەکەی لە مەسعودی مەرن و نەرمترە کوڕەشی زۆر مودەب لە قسە تێگەیشت و 10 ساڵ زیاتر لەگە مەسعودیە بەڵام ئەو سەرپەرشتی ئەو کارە هەر قێزەوەنانە دەکە بە ئەمری مەسعود بارزانی بە خۆشی متابعە دەکاتن کە جێ لە قسەی مەسعودی ڕایەگری ئەرێ ئەو ماندێلایە کورە برا ڕۆ نەهرۆیە ئەوەندە نەرم نیان کەچی لە بشتەوە تەعلیمات دەداتە پاراستن یان ئەوە تا ئەو پەیزە ئەوانە بڕۆ ڕسوای مەسەلەی بێ ئەخلاقی ئەوەی بکات ئیتر ئەوانەی خۆیان دێ دوو کەسی هەرە ڕئیسی هەن کە یەک لەوانە زکری موسایە زکری وەکو گوتم کە قسەی لەگەڵەکەی لە مەسعودی هێدی و نەرم و
ئەوەترا دوو هەڵمەت حاجیە هەڵمەت حاجی لەو خوارەوی دوایە کۆمەڵێک ئەدمینی ئازنزم دێ بڕوا بکەن ئەوەی راپۆرت و شتانەی لەسەر برایەکەم کردیا دەیان ناسم ڕۆژ تەلەفۆن تەلو دەکەم بەڵام دەزانم ئەو ستافەی سەرەوە لە مەسعود بارزانی لە زکری موسا لە هەڵمەت حاجی ئەوانە سەرپەرشتی ئەو کەسەیان کرد ئەو هەڵمەتەیان لەسەر شەهیدی برای من کاوێز کرد کە هەموو خەڵکی هەولێر دەزانی لە عائیلەی ماری بارزانی شەریفتر و نیشتیمان پەروەرتر بووینە ئەمە بەس پێم بڵێ ئەمە دایکم زیندانی بووە بابم زیندانی بووە برام پێشمەرگە بووە سێ برام فیرار بووە هەمووانەی لەگەڵ ئێمەزان لە دیبەگە و ئەوانە دەربەدەر کران ئاومان لێ گیرا کارەبامان دەریان کردین ئەمە کردە خائین چێش ئەوەی دە بابای هاتەوە هەولێرێ ئەوەی داگیرکردمان یانێ من نامەوێت بچمە سەر ئەوانە بەڵام کاکە قسە قیەم و ئەخلاقتان نەبی بڕوا بکەن یعنی ئەوم لۆ نازم دەزانم تەیرە چەندە گەورەنین فەردەچین بەڵام دەزانم سوسیال میدیا چ کاریگەریەیە و ئەمەش سپێگەکمانەیە و چەند پێمان دەکرێت کەیس بجوڵێنین بای خۆمان پێمان دەکرێت ئەزیەتمان ئاوا بدەن دەست لۆ ئەوانەمان بن زۆر لە مەکی ئامێدی بە سۆرانی خراپتر دەکەم یعنی لەبەرەوەی تا ئێستا ئەرچی ساقیت سقوت یارستەوەڵا ئەنگۆ بنەماڵە چی خائینن ئەمە هیچ پاداشمان لەو دەسەڵاتە وەرنەگرتیە هەموو بوونە ملیۆنێر هەموو بوونە مەسئولی بنەماڵەی ما ئێستاش گم براگەشم نەوەت و دووگیرە لەبەر یەکێک لە زیندانی سیاسەکانە دەربەدەری ناوێرین هەمووش لەسەر فکر و باوەڕە کەسی چەی ساقیت و خائین خۆفرۆشە دێ قسە بە ئێمە دەرێ بۆیە من جارەکەی تر ینی بەڕاستی پەشیمانم نەدەبا بەجێ براکانم بکرد باە ئەبووە بێم ئەمیش کۆمەڵێک مەلەفی ماڵی بارزانی بتەقێنمەوە لەسەر سوسیال میدیا کە من پەیمان بە یەک درۆ نەکەم بە سەڵتان لێ نەکەمەوە ئەگەر دەست لە بۆ قودسێتی عائیلەی مە ببەن ڕۆژە خێزانم دەکەنە بێ ڕەوشت کچم کوربابە کچم 22 ساڵ ئێستاش پیسایی لە بنەخۆی دەکات دەیان چی ڕۆچی لەسەر داهۆننەوە یعنی هەندێک شت بێ ئەخلاقیە ئەگەر ڕای ناگرن یەکێتیش وەختی خۆی هەمان شتی کرد لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان گوتی ئەو بنەماڵە چ خائینە یعنی ئەگەر ئەمە هیچ قازان زمان لەو 35 ساڵێک و بنەماڵەی خۆمان لە وەزعەکەی نەکردیە خراپترین بنەماڵەشی ئۆپۆزیسیۆن ئەوە شەست ئەوە لەوەتی هەینا هەتا ئێستا ئۆپۆزیسیۆن بووینە قوربانی تێگۆشانمان کردی هەتا ئێستاش کەچی دەتکەتە خائین چێش ئەوانەی داگیرکردن ئەوانەیان بوونە ملیۆنێر ملیاردێر بەهەرحاڵ بەن هەر ئەوەندە دەڵێن بڕوا بکەن ئەو پەیجانە باس میدیا باس پلەس خواکوورک زوم میدیا ئەوانە هەموو مەسعود بارزانی تعلیماتیان لۆ دەرەکە وە تەمویلیان دەکات لەگەر زکری موسا و هەڵمەت حاجی ئەوە هیچ پایتەخت تێمە لە هۆنی هەیتی خۆر عەلی ناوەکە هەیتی بەنمونە ئارین هەندێکی هەیە کاروان دەنگەورە هەندێکی هەیە نازانمایانی کوبڕۆی بە سەدانیان هەیە کە میدیایەکی ئەوەیان دروست کردیە بە پارەی خەیاڵی ئەزانە ئەو پەیجانە چ پارەیەکی خەیاڵی لێ سەرف دەکرێت و زۆربەی هەرە زۆریش شەڕی هەرە قێزەوەنە دەیکەن سڵ لە هیچ ناکەنەوە شتی زۆر قێزەوە لەسەر خەڵک دەکەن ئێبراکەم ئەمە درۆتان لە هەڵ نابەستین بەس ئەو دەمی ئەنگۆش گلەی نەکەن کە دەستمان لە بۆ هەندە قودسێتتان برد کە ئەگەر ئەنگۆ دەست لە بۆ بێڕەوشتی دەبن ئەمە شتە ڕۆژنامەگەریەکان بڵاو دەکەنەوە بەس لە ڕەخنەی سیاسی دەچینە سەر ڕەخنە لەسەر کۆمەڵایەتەکانتان کە دەڵێم کۆمەڵایەتی لەبەرەوەی عائیلەی سوڵتا هیچ شتێکی تایبەت نییە هیچ شتێک من دەستم لۆ نەبردی ئەوە 25 ساڵ لە ئەوروپام کە بوارم هەبووە بەڵام هیچی تر قبول ناکەم بەڕاستی چێی خائین خۆفرۆشە دێ قسە بە برای شەهیدی من دەڵێ بە باوکم دەڵێ بە خێزانم دەڵێ من کەوە دەڵێمەوە نییەم دەزانم یعنی جوێن هەڕەشە بکورە هاوڕێات و بە من دەرێوەرە خەبەرێک بڵاوکەوە بەزانی چ جوون و هەڕەشەکەم لۆ دێ خۆشە و خەڵکە ناس شاعیر و ئەوانە نیم لاقییان لەسەر لاقییان لەسەر لاقیدانایە دادوش ساڵی جارێک شعرێک دەدەن ڕۆمانێک دەدەن قسە دەن لۆ مەقزیۆڵە لە شعرەکانم ڕەنجی دایتەوە لە ڕۆمانم ڕەنجی دایتەوە کورەمە شەڕی دەستە و یەخە دەکەین ئەو شەڕێکی کەس ناوێری هەزاران جوێنمان لۆ دێ هەڕەشەمان لۆ دێ یعنی ئەگەر ئەمە پشت و پەنایەکمان ئەوە نەبی بڕوا بکەن لەو ئەوروپای دەمانکەنە قیمە لەو ئەوروپای دەمانکەنە قیمە بەهەرحاڵ هاوڕێیان بچمە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان هاوڕێیان من ئەوەی دەبینم یەکێتی لەوەتەی هەیە قەت وا گۆشەژیر بێبەرنامە لاواز
و دیکتاتۆریەتی حزبی هەم دیکتاتۆریەتی لە ناوە خۆی هەم لە دەرەوە ئەو چەپکە گوڵە هەمووی بووە نەمانە هەمووی بۆ مین و خومبەلە چەپ چی گوڵی پاڤێل هاتیە بڕوا بکەن بە قوبادی گوتێ لێت قوبوڵ ناکەم کەس پێت بڵێ سەرۆک بەس ئەم سەرۆکم تۆرەم ڕایقەی بەخۆی قوباد ئێستا سەرپەرشتی چێتی دەکەن پیاوی تێدا نەما تەواو نە مەکتەب سیاسی نە سەرکردایەتی نە فکر نە بەرنامەکەیە کورە لە هەموویەوە تەریچێتی حزبەچی زۆر بە هات و هاوار بوو بە ڕاگەاندن بوو ئیزاعەت تەلەڤیزیۆن و دەیبوو هەموو حزبەکانی تەنگاو دەکرد هێزەکی ڕاگەانی تۆکوێ بوو لاوازترین حزب ئێستاکە ئێچێتیە لە ڕوو ڕاگەاندنەوە مردۆخ ئەو پارتیە بەس میدیای نەبوو ئێستا پارتی بەدەقات لە یەکێتی بەهێزترە لە بواری میدیایی لە بواری میدیایی لە بواری فەرق و جیاوازی لە یەکێتی بڕوا بکەن ئێستا سلێمانی بەرەو کۆریای باکوور دەڕوا هەولێر کراوەترە لە چاو سلێمانی ترسی تۆقانەشیان دروست کردیە دیشتانە ترسی تۆقانە بەر لە لالەزار بوو دوای لالەزارە لە گەرمەی لالەزار ئەو وەحشیگەریان بە ئاشکرا ئەوە پیشاندا بەس ئەوە بوو مشکلەک نییە بەرەز بنێرە ئەگەر خەبەرەشی گرن کە ئێستا باسەکەم یعنی هەرچی هەیە یەکێتی سەڵ ناکات و ئێستا خەڵکی سلێمانی بەرەو هەمان حاڵەتی 96 هەولێر دەڕوا ژینگەیەکی پاڤل و قوباد دروست کردیا بە تایبەتی ئەو قوبادە قات و ڕیبات لەبەرەکە باس لە مەدەنیەت دەکا کەچی دەستی نییە دەرێ مۆسۆلۆنیە هیتلەرە لێ دەدا یعنی بەخۆی و بە پاڤلی یەک مەکتەب سیاسیتان دیت لەو هەڵبژاردنە حزوری هەبێ قەت یەکێتی وا قێزەوە نەبووە هاوڕێیان قەت یەکێتی وا پراوێز نەبووە قەت یەکێتی وا بێ بەرنامە نەبووە گوتاریان چێ وەرە بەر گوتاری پاڤلی چییە دە 12 جملەیە مناڵێکیش پێی ئەو جملانە دەگوترێ چی کردیە لە سلێمانی کاکە من ئێستا دێمە سەر مەسرور بارزانی دێمە سەر مەسرور بارزان بەڵام قیاسەن بەوەی وەچی ئەو قسە هەیە داگۆ کابراەک دوو کەسەوە بوو باز لە گەندەڵی خۆیان کرد گوتی ئەو بنایە دەبینی گوتی گوتی ئەو 2 ملیۆنی پێچوو دەمنووسی گوتی وەڵا زۆرەتی دێت تو گوتی وەڵا ئەو بنایی دەبینی گوتیکە نابینم گوتی کو نابینی وتی نابینی نا گوتی نەش بوو ئەمن دەمنووسی یەکێتی وایە وا هیچ دیار نییە ئەو پارە و پولە ئەو خەڵکەی دێ کەس نازان چی لێ دێ وەرە ئەوی چیتە سلێمانی و دەڤەری سەوز ئەڵێن گوندە وێرانەیە چی لێ دێ و هەموو پارەیە یعنی بەجددی چی لێ دێ چه خزمەت گوزاریەکیان کردیە هیچ یعنی ئەوە نییە بڵێ هیچ ئەو پارەی گومرگ و ئەو شتانە کاکە هەموومان دەزانین ئەوانە هەموو پێبوونە ملیاردێر بە هەموو خیاداتی یەکێتی هەموو بەتایبەتی تابقی سەرەوە لە کۆندا لاهور براکانی ئێستاش پاڤل و لەو دەمیش پاڤل و قوبادیش لە گەریان بوو ستان سەرف کردی کاکە یەکێتی حزبەکە هیچی پێ نەمایە لە پارتی خراپتر بوو ئەو ڕەخنانەی لە پارتی دەیگرێتە بەخۆی خراپترە ئەرهابی تێم دەگەی هیچ حزبی بنەماڵە و هێزەکە هیچ ئەنرخی نمایە ئەو جەماوەرە تێکۆشەر و نارە 20,000 شەهیدم هەیە کەی حساب لە بۆ شەهید دەکرێتن چی کردیە یعنی پاڤل و قوباد لەناو 20,000 شەهیدەی لە ئەوروپا بوو ناتنە سەر ئازرەکی کولفی کولیشن دەیان سەرکردە و ئەوەی دەنگ دلێری یەکێتی ئێستا کە ناوێری برێ لەل بۆ یەکێتی لەوەتی هەیە قەت وا بێ بەرنامە نەبووە مەنامە بڕوا بکەن هاوڕێیان زۆر خراپە بە تەواوەتی پارتی زاڵبی بەس ئەو سیاسەتەی ئێستای پاڤل و قوباد گرتیتیانە بەر گەورەترین زەخیرەیە لە بۆ پارتی لەبەر هیچ جیاوازێکی نیما لەگە پارتی بە بێچەوانەوە لە خراپترە ئێستا خەڵک لە سلێمانی زیاتر دەترسێوەک لەوەیە هەولێر ئەو شاری سلێمانیە جوانە ئەو شارە ڕۆشنبیریە ئەو شارە کە جیاکاریەکی زۆر گەورەی هەبوو لە چاو هەولێرێ نەکاوتەری بە لە دوای لالەزا خراپترە ئەو ترس و تۆقانەی خەڵکی دروست کردیا کورە کاکە ئاها دێراو هەیە کوڕی شێخ جەمال تاڵەبانی چوویتە ماڵ هەیە پێی گوتیا لە هەولێرێ ئەو خەڵکە بوو هاتە هەولێرێ و هەراتی وتی دێوەیان لە پێش سواری ژنت بن تۆ کەلتورە قێزەوە نا هاتە ناو یەکێتی ئەو یەکێتی ئەوی سیفەتی شاخی و حتا قۆناغی ئەو بەر لە پاڤل و قوباد ئەوە قۆناغی پاڤل و قوباد
چ قۆناغێکە دەرە کیمیل سۆنگم پاڤل کەس ناوێری پێ برێ لە ڕەخنەیەکی لێ بگری بۆ یەکێتی لە ئەزمەیەکی زۆر گەورەدایەوە گەورەترین قازانجە بۆ پارتی بار لاندەشت تەعەدای بکا و تەسلیمی نەبی بەڵام کاکە جەماوەرەکەی کوشت مێژوەکەی کوشت بە نمونە و ئیرادەی جەماوەری یەکێتی کوشت یەکێتی هیچ نما لە پارتی ئەتوو پێشان فەرقت هەبوو لەگەوەی تاکە شتێک بە وجدان بڵێ من حەزم لە شتی قسەک بابەتیە شتێک فەرقی پارتی یەکێتیەوە هەبی لە مەسەلەی نیشتیمانی یەکێتی هێستا ئێستاش موقفی خراپ نییە بە تایبەتی پاڤل باش قوبات شەیتانە لەوەش قوبات دەزانم لەگە میتۆوانە چ کردێ ئەو گروپەی تو لە یوسف زۆزان و کوڕەکەی کەریم و نازانم ئەوانە چ لەگە میت دەکەن بەهەرحاڵ بۆ یەکێتی لە ئەزمەیەکی زۆر گەورەدایە خزمەتگوزاری نییە ئەرهابی زۆرە دروشمی بریقەداری زۆرە هیچی بلەوەی نییە سیستەمەکی بنەماڵەیی گوتاریشی هیچ فەرقی نییە لە ینی حزبەکە بەس مابینێشی بڕوا بکە بە هەیکەل ئەگە ئێران فریای بکەوی لەو ئینتخاباتە ئاگە نامستەحیلە ئەو حزبە حەیەوێتش تێدا هەبیان جیاکاری شێتەوە پارتی هاوڕێیان دوایین شێت بێمە سەر شەهید ڕێکار عەبدوڕەزاق ئەمن هەمووتان زانن لە قەزی لالەزارێک لەو کەسانە بووم زۆر لەسەری وەستام و دەستشم خۆش بی و هیچێک لاپەڕە جوانەکانە چیان گۆت چیان نەگۆت لاپەڕەیەکی هەرە ڕەشەوە چۆن پشتاشان و چۆن کەلەکچین وە چۆن کۆمەڵکوژی هەولێری پارتی نۆتحافت ئەگەر ئەو دەمی نەمان دەتانی وا بەو دەنگە بلێ دەنگەکی بوێرانە قسە بکەین ئەخەم لە هەولێر نۆتحەف بووم ئەو چیرۆکانی لالەزار بوو بڕوا بکەن زۆر خراپتر لە نۆتحەفت لە هەولێر هەبوو لە سیوێکی ئاپ هەبوو سیوێکی ئاپ کۆمەڵکوژی هەبووە سەعات یەکەم بووم بۆ زانانی هەرچی سەگدارێکی تەجیرە دەکوژرا تاڵانێکی زۆر دەستدرێژێکی زۆر دەکرا ڕۆژی یەکەم دووەم بەس ئەو دەمی میدیا نەبوو یان ئەوە تا لە کەلەکچین یان ئەوە تا لەوەی هەولێرێ یان لە کۆمیتەی مەسیفی یەکێتی ڕەنگی پێدا بڕۆی دەیان جەریمەی گچکە و گەورەی ماڵی بارزانی هەبووە وەکو تیرۆری ماڕی قاسماغی ببرن ئەوەی فاخری مێرگە سۆری یعنی دەیان بنەماڵەیان کۆمەڵکوژی کرد ئەو دەمی سۆسیال میدیا نەبوو بەڵام کە سۆسیال میدیا هەبوو ئۆپۆزیسیۆن هەبوو دیتە سەرڕەش عوسمان کوڕە فەقیرێک بۆ چ کەیسێک ویدات مامۆستا جیهان دەیان لەو کەیسانە چۆن گەورە بوو لەبەرەوەی سۆسیال میدیاتەیە تو ئەو هێزەتەیە کە هەر کەسێک ئەگە سۆسیال میدیایەکی بەهێزبیان بە هەمومان بڕوا بکە لە ئەمریکا زیاتر بەهێزترین لە بەرامبەر ماڵی بارزانی لە سۆسیال میدیا و هەر یەکەکیشمان بەقەت 10 حزبی لە بەرامبەر ئۆپۆزیسیۆن بەهێزترین ئەگە سۆسیال میدیایەکی بەهێزتر بۆیە کەیسی لالەزار شایستە بوو بەداخەوە زۆر کەس یان نەهاتنە پشتی یان بەس هاتوون یعنی ئەمە زۆر ڕقم لەو جۆرە مەخلوقانەیە بەس دێ دژی یەکێتیە بەس دێ دژی پارتیە ئینسان ئەگەر ڕەخنەگر بی دەبی ڕەخنەگری بابەتی بی بە پێی دیاردا سەدەمین جارەوە بڵێم ئەو نوقتەیە من ئەگەر لە شوێنێک دیتان ئەو جیاکاریم کرد حەقتانە من ناتوانم یعنی لالەزار ڕوو دەدا خەڵک دەگیرێ دەکوژێ دەسوستێندرێ بە نمونە دیل وای لەگە دەکرێتن بێم بێدەنگ بم چیەوە پارتی قازانج دەکە یان لاهور مووقفی ئەوە بوو کوڕی ئەو گەندەڵێ باندەبێ قاعیدە و داعش و نازانم چێ ئەمنستی ئەوانە و ڕێکخراوی مرۆڤ دۆستی دیفاعیان لێ نەدەکردیان لەسەر ئەعدامی سەدام سەقافەتی بڕوا بکەن سەقافەتی مافی مرۆڤ و ئازادی بیرۆران لەناو هەرم و سەقافەکانی کورد زۆر لاوازە یعنی ئەم زۆر کەس هەبووە کلەی لە من کردی دەرێ من ناتوانم تو دیفاع لە لاهور کردی لاهوری چوارێ من دژی ئەوەم 4 سەعات بە تۆپ لە سلێمانی درایە دژی ئەوەم گەنجی کورد وەکو ڕێکاری سوتێنرایە تەرمینە درایتەوە دەیانیان گیرا و ئەشکەنجە دراینە ما دژی ئەو وەسیلەن کە پاڤل دەیەوێت کمێت سۆنگەکبی تۆ چۆن پێشیر دەگریە بی گەورەی بکەی ئاوڕێیان بەداخەوە ڕۆشنبیری کورد زۆربەی لە پشتەوەی ماڵ لە ماڵەکانیان دادەنیشن ڕەخنە لە دار و بەردەگرن ئێوەرە مەیدان وەرە کاکە وەرنە مەیدان وەرنە ساعەکەی بزانت چۆنە یعنی ناکرێ ئەمەش وە شینگۆینە پێمان دەکرێت ئینتیهازی بین پێمان دەکرێت ئەو شەڕە دەستەوی خەو لەو ئەوروپای خۆشەی نەکەین لۆ خۆمە دەکەم بەس قەزدم وەرە مەیدان بزانە شەڕەکە کووە خۆتوی ئەوە یاری تۆپانە نییە تو شەجعبی لە دووڕابی کورە یاریکەریش بێ بچی بلیتی بکڕی و یارمەتی بدەی خەڵک دانیشتە لاق لە سەلاق لەوە ناکەی لەوە ناکەیان تو لایەن گریوەی هەتا ئێستا من 50 حزب هەیە
ئەمنیان بە شووی سیاسی سەر بەوێ لە جێ خۆشمانی بەهەرحاڵ هاوڕێیان ڕێکان ئەمن لە ڕۆژانی یەکەم و دووەمە زۆر بە دواتچوونم کرد زوو زانیم ئەو کوڕە یەک لە کوژراوەکانە بە دواتچوونم زیاتر کرد لەگەڵ ئەو تیمەی لەگە خۆی بوو بدات وتیان 6 کەس لە جەماعەتی ئەژی مەسەڵەن تو خەبەر یەکەم وا دەبی کوژرایە و شەهید بووە دوای ئەوە بە دواتچوونمان کرد ئەخیری گوتیان 2 کەسمان ئەوەیە لەگەر یەکێک لەو سەرۆک تیمانە ئەمە زوو زانیم ڕێکار سوتێنرایە ئەوە مەسئولەشی ئەمنی گەورەیەکێتی هەیە هەفتەی یەکەم بوو پێم گوت وتم کاکە ئەوە بەپێی ئەو زانیاریانەی من یعنی لە ئەنجامی چکە ئەمە ڕۆژانە هەم پەیوەندی دەکرا هەم بە خۆشمان پەیوەندیمان دەکرد هەردوو حاڵەتە بوو وتم سوتێنرایە ئەوە سوتاوەکەی کنتان کاکە ئەوەیە بڕۆن پەیوەندی بە خێزانی بکەن ئیتر ئەوانش بەڕاستی لە دەستگای ئەمنی بەرپرسە گوت قادر خۆ گەمە نییە دەبێ فەعز بکرێ و DNA بکرێ و ڕاستش دەکرد یعنی ئەوە دەبی تحقیق بکرێت لەو شتە ئیتر لە دەرەنجام بدایەت گوت دوای ئەوە ئەم بەخۆم غیرەتم نەکرد بە ماڵی شەید ڕێکار برێم برادرێک گوتیم پێیان دەڵێ لەم نەزەمەیەک بوو گوتیم پێیان دەڵێ تەلەفۆنی لۆ کرد کوێتی قادر زیندیە لەوەی باشتر ئەمە ڕامگەیان بوو کە ئەوە شەهید بووە لە بدایەت گوتی زیندیە کوڕم سندان لە خەبەری ئێمە بدا گرنگەوەی ڕسمێکیان نات گوتی ئەوەتە لێرەیە ئەو ڕسمەی کە بەو بوو هەمان شک لە براکەی گوتبووی کاکە من ئەوە بوومە تەلەفۆن لەو مەسئولێتی کرد گوتی ڕاستە ئێستا مەحازە لە وەردەگرم وەڵات ئەوەی کرد دەستی بەم ماتەڵە کرد وتمان تەواوە زیندیە بەس ئەوەی ناکەن بەهەرحاڵ دوای ماوەیە کارت تەلەفۆن بڕوا بکەن ئەلەو شەڕ ئەوەندە ڕۆژەی ئەو مەسئولەیەتی شایەدە کەسێکێ لەگەر تیمی کاژین لەگە ئەو ئایا لەگە برادرشکە ئەو سێ کەسە لەو 6 ڕۆژەی 50,000 تەلەفۆن لەسەر ئەو کەیسەکرا لەبەرەوەی دەمانویست هەم زانیاری گشتی بزانین هەم ئەو زانیاریش ئاشک هەوە هەونیە شەهید بووە یان زیندی ینی ئەو حاڵەتە زۆر هاتوو چۆی کرد ئاخیری ئەو بەرپرسەکی ئەمنی باڵایەکێتی گوتی کاکە وەڵات سوتاوەکە ئەوە ئیتر مەجبورین بنەما فەعس DNA و ئەوانە کرا بە هەرحاڵ 3 ڕۆژ بەلەوەی ئەو ڕۆژێکە کە یەکێتی پێی گوتن ئەمن تەلەفۆن لە دکتۆر بارزان کردیە بارزان بەرپرسی طب العەدلی سلێمانی ئەوەتە 11 دقیقە قسەم لەگەڵی کردیە دەنگەکەی مایە وتمان گۆ ناتان ماتەڵەیان دەکرد باوڕێیان ینی دایان نابوو نیان دەنەوە هەتا دوای ئینتخابات وتم کاک بارزانی قسەم کرد گوتی کاتی دەوێ حاکمە و نازانم چ وتم کاکەمە بۆ قەزەی گەورە دەکەین و ئەو دیدارش بڵاو دەکەمەوە بڕوا بکەن لە بۆ منە دوای نیم سعات دەچی کاکاژین گوتی قادر پێیان گوتینە کوڕەکەین گوۆیە نەتیجەکەی وەرەوە ینی حاکم و ماکمیش پێنەویست بڕوا بکەن یەکسەر پێیان گوتن ئیترەوە بوو ئەگەنا بە تەما بوو تەزیری دوای ئینتخابات بکرێ من یەک قسەی کۆتایی دەکەم لەسەر ئەوەی من بە دواتچوونم کردیە پرسیشتم زۆر کەس دەڵێ مەسەلەن ینی وەکو مەسەلەیەکی ویژدانی یەک لەو کەسانی کە لەگەر ئەو تیمە بووە ینی سەرپەرشتی تیمەی کردیە هاوژین هادیە سوود پێم گوتێ کاکەژین کاکە ڕاستە ئەیبا یانێ گۆ خەڵک فێڵتان نێکردەوەتی قادر 2-3 جارێکە ئەمە چوینەوە سڕ دەیانزانی و 2 هەندە چیرۆژی باسکرام نامەوێت باس بکەم ینی باز لەوانە 2 وتی تۆ ویژدانت ئەگەر ئەوانە وتی دەیان کەس خەرات لە ناو شەڕەکەی بەر لە سەعاتنەوە تۆ کرای من ئەو نمونەیەم لەسەر قارەمانەتی شەهید مستەفا و شەهید ڕێکاری شار دەمەوێ برم گوتی 58 کەس بووین بە هەر هەمومان بە هەردوو خەتی لاهوری و ئەژی وتی بەو 58 کەسەی ئەو ئەحمەد ئەسەفە نییە ببورم ئەو ئەحمەد ئەسەفا کە کراو بەتەڵ لەعلم گروپی تکە ئەویان قوتار کردی ئەو قارەمانە نەبووە بەزی تر بەهەرحاڵ بدات هەموو شتێک کە دێ وا دەبێ و بیرتانە ڕێبواری حامدی ئازی غالبیان کردە چ کەسەک ئەوە ئێمە بووین گوتمان نەخێر ڕاست نییە ئەو کوڕا ئەوە بوو بەهەرحاڵ وتی ئەگەر ئەوانە بە زۆرم لێ ببردرا فێڵ لێ بکراوە مەعقولە ئەو شەڕە قارەمانێتیان کرد هەتا شەهید بوو یعنی ئەوانەش تا ئاخر نەفەس ئینسانانی بڕای بە شتێک نەبی هەردێ وە کۆمەوان کە هەردەهاتن یعنی من وەکو ئەمانەت دەڵێم ئەوە قسەویە وتی ئەگەر فێڵمان لێ بکرد بوونا پێمان بگوت بنە ئێکاکە هەردەهاتن وەکو دەیانیت کە خۆیان شاردەوە تاوانم نەخلاقیان ئەوە نامنەگەنە کەسی نزیکی لاهوری هەراتیە بۆ زانیاریتان بەس با ئێستا ببینێ هەندە شتێ لاهور لە ژۆرێ خۆش نییە ئینسان ئەمن لەو زەمانەی چ قسە بە لاهور بڵێم چێ بە شاسوار بڵێم بەس کەسی نزیکی هەرات پشتی تێ کرد وتی ئەگەن
یعنی ئەوانە تا ئاخر دەرەجە شەڕی ئەویان کرد. هاوڕێیان سوپاسان دەکەم هەرویستمە شتانی لەسەر خڕ بوویتەوە بەڕاستی سبەی نێ مەسعود بازاڕێزان ئەوەشی زۆر گەورە بە زۆرم لێ دەکاتن یەکێتی هەروە گروپەک هێزیان هەیە جەماوەریان بڕوا بکە مەفلیسە من لە خەڵکی هەو لێ دەبرسم بڕوا بکە کەس تاقەتی انتخابات نییە وەڵڵاهی بوار بدەن 105 خەڵک ناستە انتخابات و دەنجیشیان پێ نادە بەس خەڵک هەموو دەترسێ بە زۆرم لێیە یان ئینتیهازیە یان نازانم هەندێک مەسەڵەی کەس بڕوای بە پارتی وێچێتی نمایە بڕوان پێ بکەن ڕەوشیان تا ئاخر دەرەجە خراپە کەسیش نەڵێ سبەی ملیۆنێک دەنگ دەین ئەو ملیۆنە ئەوە لەگە ئێران و تورکیا تەنسیق کرا ئەگەر ئەمە پارتی وێچێتی دەبینین چەند قێزەوە ئەو لەو سۆسیال میدیایی دایان بینین دوو کەس نییە دیفاعیان لێ بکە هەمووانێ وەختی خۆی ئەمە دوو قسەم دەکرد 1000 کەس لێم قیت دەبەوە بڕوا بکەنەس هەمووی 15-20 کەسێکمانە نەمانێ کەس نەما ئەوە ڕێفراندۆمی حەقیقیە لە هەر شوێنێک بڕۆ ناو پەیز و ماڵپەڕەکانی پارتی وێچێتی بزانە خەڵک چۆن قسەیان پێ دەرێتن لە ناو مینبەرەکانی وەکو میدیا ڕوودا و وەکو ئاوا وەکو کەناڵی هەش بزانە خەڵک چۆن ڕسوای قوباد و مەسرور و ئەوانە دەکەن لەوەی استفتاتر چەیە بەڵام دەبینین انتخاباتەوە دەرەم چ کورسی مینە بە چ تینە تۆ لە سۆسیال دیموکرات میدیا دوو پیاو نییە دیفاعتان لێ بکە دوو کەستان نییە پێی شەرمە دیفاعتان لێ بکە 4-5 کەسن ئاریارسین و ئومێد خۆشنا و هێمن ئەورامین ئەوانمانە حتا پارتیەکانیش کاکە پێیان عیبە یانی شتێکان دیفاع لەو حزبە گەندەڵ و بۆ گەنانەی خۆیان بکەن بەهەرحاڵ هاوڕێیان سوپاسان دەکەم من ئەو شتانە لام گەڵاڵە بوو عەزم کرد لە جیاتی کورتە ڤیدیۆ بە یەک جاری دوای ئەو پارچە پارچەی دەکەم واوە سەرنجی خۆمانەوە ئەوە مەسئولیەتێکی ئەخلاقیە ئەمە تا بتوانم دوای سەرنج بدەم تا بتوانم کۆڵ نادەم ئەگەر نەدادەنیشم زۆر شەرما کورا شووی سیاسی بکەیت هەیە وەکو ئەوە هەیە هەژنۆ شووی سیاسی دەکا کورە هەیە بە 1 ساڵی 3 حزبی کردیە کورە وەڵڵا عیبە قسەش تێدا بێلەوە بە قوربان دوو قەت تابلۆی ڕەش پیشان مەدەن کاکە خراپە پارتی وێچێتی لە دۆ زەخیرەی دەگەڕێن کە تابلۆیەکی ڕەش فێرە خەڵکەی هەیە دێ ئەو میلەتەوەیە حزبی ئۆپۆزیسیۆن نمایە ئەوەوانمە پارتی وێچێتی ئەوەی لە تو دەوێت بڵێ کاکە تەواو شۆڕش ناگرێت و خەبات ناگرێت توی گۆشان ناگرێت ئیتر تەواو ئەوەی دەوێت لەوەی باشترەوەتر دەبین زۆر سوپاس بە ئەو کاتێ لەگەڵتان بەخشی شەو شاد کاتێکی خۆش